بنەماڵەی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ داوای یاساییان دژی ئەو ڕۆژنامەنووسە تۆمار کرد کە تۆمەتی تیرۆریدا بۆ پاڵ مامۆستا عەبدوڵای قەسرێ. لای خۆشیەوە کۆمەڵی ئیسلامی پشتیوانی خۆی بۆ دادگاییکردنی ئەو ڕۆژنامەنووسە دووپات دەکاتەوە. لەبەردەم داوای لێبوردن و پاشەوەی لە بەرنامەی دیوی دووەمی کەناڵی ئاسمانی پەیامدا لەلایەن ڕۆژنامەنووسێکەوە تۆمەتی تیرۆریزم پاڵ شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ و ئەو ڕۆژنامەنووسە ئامادە نەبوو داوای لێبوردن بکات. بنەماڵەی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ لە دادگای بەرایی هەولێر داوایەکی یاساییان دژی ئەو ڕۆژنامەنووسە تۆمار کرد. لە ڕۆژی 23 مانگ لە دادگای بەرایی هەولێر هەڵسای بە تۆمارکردنی داوایەکی مەدەنی لەسەر داوا لێکراو بەمبەستی قەرەبووکردنەوەی بریکاردارانم لەم کەیسەدا. ئێمە لە 23 مانگ داواکەمە تۆمار کرد لە هەمان ڕۆژی ئاگادارنامەی داواکە بە داوا لێکراو گەیشت کە لە هەولێر نیشتەجێیە. بنەماڵەی شەهیدی سەرکردە ئەو تۆمەتانە بە هەوڵی نەزۆکانە بۆ ناوزڕاندنی سەرکردەکانی ڕابوونی ئیسلامی ناو دەبن و چاوەڕێ دەکەن دادگا ئەو تۆمەتە بێبنەمای ڕۆژنامەنووسەکە یەکلا بکاتەوە. جێگای شانازیە کە بڵێن باوکی خۆشەویستمان کاتێک کە گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار بەو پەڕی مەزلومیەت و بە سنجی پڕ لە قورئانەوە شەهید کرا. جێگای ئاماژەبووکردنە کە بڵێن بۆ پەڕی مەزلومیەت و بۆ پەڕی ناحەقی تیرۆر کرا و ئەوە بەڵگەی لەسەر پاچی و بەراعەتی خۆی. پاچی و بەراعەتی شەهید مامۆستا عەبدوڵای قەسرێ وەکو ئەتوانین بڵێن وەکو مانجی چواردە وایە کە حەوجەی ئەوە نییە پەنجەی ئاماژەی بۆ ئاڕاستە بکەین. لەبەرەوە زۆر شتێکی ناڕەوا و نالۆژیکیە و شتێکی زۆر نامەقبولە کە کەسێک تەشهیر کەسێک بە جۆرێک لە جۆرەکان تۆمەتی بۆ دروست بکە یا شتێکی ئاوا ناڕەوای بۆ بداتە پاڵ کە ئەوە هەوڵێکی زۆر نەزۆکانە بوو بۆ ناوزڕاندنی کەسایەتێکی ئاوا گەورەی ڕابوونی ئیسلامی کوردستان. ئێمە سکاڵانەمەمان بردەبەر بەردەم دادگا و سکاڵانەمەمان تۆمار کردووە لەسەر ئەو ڕۆژنامەنووسەی کە تۆمەتێکی ئاوا ناڕەوای بۆ شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ تۆمار کرد و ئێمەش چاوەڕێ ئەوەین کە وەڵامی دادگا ئیجراعاتی خۆی لەگەڵدا بکات. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی ژوەڕای دووپاتکردنەوە لەسەر ڕابردووی پاکی شەهیدی سەرکردە و بە ناحەق تیرۆرکردنی پشتیوانی کۆمەڵی ئیسلامی بۆ خانەوادەی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ و یەکلاکردنەوەی ئەو تۆمەتە لە دادگا دووپات دەکاتەوە. ئەوانەی کە شەهیدیشان کردووە ئەوانیش بەڕاستی تاوانی تیرۆریستیان نەداوەتە پاڵ مامۆستا عەبدوڵای قەسرێ و لەوەدا کە داوا لێبوردنیان لە کۆمەڵی ئیسلامی کردووە لە کاتی خۆی وە بە ڕووداوێکی بەهەڵە ناویان بردووە. ئەوە دیارە هەر ئەمە بەڕاستی بەڵگەیە لەسەرەوە کە مامۆستا عەبدوڵای قەسرێ بە بێتاوانی شەهید کراوە و ئەسڵەن نەک مامۆستا عەبدوڵای قەسرێ تیرۆریست نەبووە یا لە کاری تیرۆری نەگڵاوە بەڵکو تیرۆر کراوە. ئێمە کۆمەڵی ئیسلامیش بەڕاستی پشتگیری خانەوادەی مامۆستا عەبدوڵای قەسرێ و ئەو چوار برا خۆشەویستەش کە لەگەڵی شەهید کران دەکەین بۆ پێشکەشکردنی سکاڵای یاسایی لەسەر ئەو کەسەی کە مامۆستا عەبدوڵای قەسرێ و هاوڵانی بە تیرۆریست و یا تێوەگەڵان بەکاری تیرۆرۆ ناو بردووە. ئاراستەکردنی تۆمەتی تیرۆر بۆ شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ لەلایەن ڕۆژنامەنووسێکەوە ناڕەزایی چین و توێژە جیاوازەکانی شەقامی کوردی بە ئیسلامی و عەلمانیەوە لێکەوتەوە. دوا بەدوای ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئینتەرنێت بەتایبەت فەیسبوک زۆرێک لە بەشداربوون بە بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی شەهیدکردنی ئەو سەرکردەیە دژی ئەو تۆمەتانە وەستانەوە و یەکێک لە بەشداربوانیش نووسی بووی مامۆستا عەبدوڵای قەسرێ جارێکی تر تیرۆر کرا.